فەرمی بارین کۆبانێ و 17 شەڕوانی دیکە لە عەفرین بە خاک سپێدران. هەزاران کەس دوو پەنجەیان وەک ئاماژەی سەرکەوتن هەڵبڕیوە. بەرگری شەڕوانەکان دەنرخێنن بۆ پاراستنی عەفرین لە هێرشی تورکیا و چەکداری ئۆپۆزیسیۆن. ئەو گەنجانەی شانیان خستوەتە ژێر تەرمی بارین و هاوسەنگەرەکانی دەگرین دەڵێن شەهید نامرن. ژنانی شار وەستاون هاوار دەکەن بژی بەرخۆدانی عەفرین. کورد لە عەفرین و شوێنانی دیکە تووڕەن لەو بێناموسیەی هەندێک چەکداری ئۆپۆزیسیۆن دەرحەق بە تەرمی بارین کۆبانێ کردویانە. هەڕەشەی تۆڵەسەندنەوە دەکەن. ئێرە شاری عەفرینە و تەرمی ژمارەیەک شەڕوان بەرەو گۆڕستان دەبردرێن. لەم بەر و ئەوبەری ڕێگاکەوە سەدان کەس وەستان و دەڵێن بژی بەرخودانی عەفرین و پەنجەکانیشیان وەک ئاماژەی سەرکەوتن بەرز دەکەنەوە.